پیشانگه نێودەوڵەتی یا تایبەت بگەشت و گوزارێ بە بەشداریە زیاتر 105 کۆمپانیان لە باژێرە دووهۆکی هاتە vegirن. Di vê pêşangehê de kompaniyên bejdar kerestên xwe nûmayişkirin û hejmareka zor ya xelkê parêzgehê û biyanî li cihê pêşangehê amade bûn. Bejdarbûyên vê pêşangehê jî dibêjin ev kar û çalakiyê dibine sedemê xwarkirina biya vê geşt û guzarî û alûgorîkirina peywendiyê. بەڵێ بەدڵنیایەوە ئەمە سوودبەخشێکی گەورابی بۆ شوێنە گەشتیاریەکان بە بازارکردن و بڵێن خۆنمایشکردن کە چیت هەیە کە چیونیە پێشانێ و خەڵکەی ئەو دەفەرەی بدەین کە ئێمە لەو شارەین و کە چەندینی یاری بڕاندی جیهانیمان هەیە بێگومان ئەف جۆرە ویستاڤۆڵە وەکیت بێژن بهێنە ئەنجامدان وەکیت بێژن ڕێخوشکەرەکە بۆ جێتمەیەت گەشت و گوزاریک وەکیت بێژن بازرگانیەکێ بکەن هەندێک گرێ بەستۆلگەلێک ئیمزا بکەن بۆ وەکیت بێژن پێتە ڕۆکێشن و گەشتیاری بۆ جێتمەیەت گەشتیاری سنوورە قەزا ئامێدیە. ئەمە وڵاتی سریلانکا هاتینە و me beşdarî vê pêşangehê da giriye. Kompanya me ya nîvdewletî ye li hejmareka welatên cîhanê û li Herêma Kurdistanê jî me tayê vê kompanyî vekiriye ya taybet e bê bazirganîkirina çayê û gelek dilxweşîn bi vê beşdariyê di vê pêşangehê de. گرنگیاوا زۆرە ینی زۆر کۆمپانیە گەشتیاریت نافخۆ و دەرڤەی وڵاتی قەستا vê vîstavaڵê dikin. Ev vîstavala dê geşeya geştiyarî zêdetir lêketin taybet bû muhafazat û hokê bi rastî. Ji layê xwe ve seroka desta giştiya geşt û guzara Herêma Kurdistanê ragihand ku bi zav ji layê wan vedihê nekirin hejmara geştiyaran zêde bikin û zêdetir giringiyê bi cihên geşt û guzarî bidin. ئێمە بە پێی پلانەکەمان بۆ 2030 دەبێ بچینە 20 ملیۆن گەشتیار لە 2021 ئاماژەمان پێدا کە 4 ملیۆن گەشتیار هاتبوو لە 2022 ئێمە هێشتا 2 مانگمان ماوە بۆ کۆتایی ساڵ چەند مانگێکمان ماوە بەڵام ئاماژەکان پێمانەڵێن کە دەگەینە 6 ملیۆن لە کۆتایی ساڵە زیاتر لە 6 ملیۆن ئێستا زیاتر لە 5 ملیۆن گەشتیار ڕووی کردوتە هەرێمی کوردستان ئەمەش ئاماژەیە بەوەی کە دەتوانین ئەو پێوان ئەو ژمارەیە کە دەستنیشانمان کردو بۆ هاتنی گەشتیار سەرکەوتوو بینتیایە. Dihêta zanîn ku ev duhem pêşangeha nîvdewletiya geşt û guzarî ye. Ku ji layê rêveberiya giştiya geşt û guzara duhokê hatiye rêxistin û bu demê çendên rojan dê vekirî bît. Metin Mihemed, Badînan Media, Duhok.